لە مانگی سێم ساڵەوە کۆمەڵێک لە پارێزەرانی ژینگە دەستمان کردووە بە هەڵمەتی پاکردنەوەی باڵەکایەتی بە تایبەتە و شوێنانەی کە زۆر لەژێر مەترسی پیسبوونی ژینگە و پاشماوە پلاستیکیەکان و زبڵ و خاشاکدان. ئەمڕۆ هەڵمەتی گوندی وەردەمان دەست پێ کرد زیاتر لە 200 عەلاگەی 80 لیتری زبڵ و خاشاک و پاشماوە پلاستیکیەکانمان کۆ کردەوە. هەڵمەتی داهاتوومان بەردەوامە بێت بە تایبەتی لە سنووری قەزای چۆمان. ئەم هەڵمەتانە ئەگەر هەڵمەتی سەرەتاییش بن بەڵام هەڵمەتی زۆر هۆشیارینە ئێمە دانەنیشتین دەست بکەین بە کۆڕ و سمینار و مەسەلەی بابەتی پاراستنی ژینگە بە کۆڕ و سمینار بورژینین بەڵکو هەڵستاین بە شێوەکی مەیدانی دەستمان کردووە بە پاکردنەوەی ئەو شوێنانەی کە لە ژێر مەترسی پیسبووندانە. ئەمڕۆ گوندی وەردەمان پاک کردەوە بەداخەوە کە ئەکرێت بڵین گوندێکی زۆر جوانە لە سنووری باڵەکایەتی بەڵام 200 عەلاگە لە زبڵ و خاشاک و پاشماوە پلاستیکیەکان نیشانەی ئەوەیە کە ئەم ناوچەیە ڕۆژ بە ڕۆژ لە ژێر مەترسی پیسبووندایە ئەبێ ئەو هەڵمەتانە بەردەوامی پێ بدەین. هەڵمەتەکانی داهاتوومان بەردەوامە بێت و لە کات و ساتی خۆیدا هەڵمەتەکان ڕاگەینین. هیوادارین هەر کەسێک بەپێی ئەو کات و دەرفەتەی لە بەردەستیدایە بێ بەشداری ئەو هەڵمەتە بکات.